ترامپ جێرخانی ئەتۆمی ئێرانی وێران کرد. شەوی ڕابردوو بە بڕیاری ترامپ فڕۆکە دێوەزمەکەی ئەمریکا بیدوو هێرشی کردە سەر هەرسێ بنکەی ئەتۆمی فۆردۆ، نەتەنز و ئەسفەهان و تەواوی ژێرخانەکەی لەناو برد. ئەماش لە ڕێگەی بۆمبی جۆری GBU-57 کە دوای فڕێدانی لەلایەن فڕۆکە بە قوڵایی 200 پێ واتە 6 مەتر دەچێتە نێوناخی زەوی و دواتر دەتەقێتەوە. دۆناڵد ترامپ دوای هێرشەکەی ئەمریکا بۆ سەر بنکە ئەتۆمیەکانی ئێران گوتی کارێکمان کرد چەندین دەیەت جیهان نەیبینیوە و ئەگەر ئاشتی بەدینەیەت دووبارە هێرش دەکەمەوە سەر ئێران. ئێران دوای ئەم هێرشە تەواوی ئەو ژێرخانە ئامادەیی بۆ بەدەستێنانی یۆرانیۆم لەدەستدا و لە بارودۆخێکی سەختی جەنگدایە. لەبارەی مەترسی تەقاندنەوەی ئەو بنکە ئەتۆمیانەش ئاژانسی وزەی ئەتۆم ڕاگەیاند کە هیچ مەترسیەک لەسەر فیشکدانەوە و زیانەکانی تەقاندنەوەی ئەو بنکە ئەتۆمیانە نییە.